الشريف دەبی داری لە ڕحتدەم مەعیدت چەند بە چەندە قال مام لقمان 130 وەی قوربانی مام ببم. شريف سي هیزنی هیچ نییە ئەتوبیە و پیاوە بچێکن ئەکرم فڕنیی بریە من لە مام لقمانە برتەوە یەک جار با یەک جار بوو ئەو ڕۆژیش نییە بە سەری تو مەعیدی قورگم دێش ئەگەنا شەریفی هەندی نییە لە قوقوراي ناري دومينو قرجان تعالى كان فيك بيه مەحۆ ئەتش بێ لایوی مەحۆی ساکەشکم لێ زیادش دەبوون لا مەحۆ من غەشەنە فەلەیسە منە باور خدا شاهێدی نییە برادراتیمان نیە نامینێ ها أول برد ساوتان ئەرێ وەڵڵا باشە ئەرێ وەڵڵا دەزانی چیە زۆری مەری کاک محەیدین وەکو شفتی پلایزی وا قوڕم دێشا کۆمیدی شەریف کۆمیدی دە بنووسە مەحۆ أواش ده شەربی داری لە ڕحدەم کورە نەکەی ڕاوەستی والله دەبی وەزلی بکەم کورە ئەی کەش بدوسە أواش ده دەستە پولی ناگرێت لە خۆش وزد خرابة نایە چ بکە شەنسی ئای قوربانت بم کورە پازدە بنووسە ڕاکێشە شەریف ڕاکێشە بە قوربانت دەبم ئەنی شەریفە بەم کەڕۆ شەریف نەزانە کورە دەرەقەتم نایە وای شەریفە باو کەڕۆ ڕۆ وەرە خوارێ دەی وەرە خوارێ زیاد نەنووسی نییە با قوربانت بم شەریف کورە ئەی کەش بنووسە شەربی نییە وەدلی بکەم ئەو ڕۆ نانت پێ نەخورێ چی هەموو ڕاکێشە ێژەکان هەم لەکن تووە ڕاکێشە باوکم ڕاکێشە تازة نییە دیسان لەکەنەکرەمی حەیام دەبێ ها بڕۆ دێ بە قوربانت بم دووە دەی أول نا کورە أول نا پازدە بنووسە لیگەرەکەی لە خۆری بەخۆ پێی نەدی ئەو قورآانی برادرات بنووسە پازدە أو نسي ئەکرم والله من لقماني بدأتوا؟ بالتوا كل لقمان نيتت لا، على نيتت كيبر تجيب. ها ربي هالنبي عوض لود قد كذا والله. بوتسن زورة زعل زورة بقى دسي جدا جميرين استا والله شربي لي نكرم بخيني بعلو قد كم نیتت دەستی پێ يا الله خواوەرە با نزل هەمە چ کوشتە شهير الرحمن بەرە الرحمن پیاوەی چاکە کوزەلامی کوزەلامی زەلامی کوشتە بە قورئانێ نێستە کابرا ئەمن و داکم دەکوژم بەخوای چی کابرا چییە نازام کابراکە هاتیەقەی بابم دەگری وا بدلە چییە هەراتیا هەلاتیا ئێستا کابرا لە چییە کابرا تو تێم بگەیدە تێم بگەیدە کابرا دەوێ ئەمن و داکم بکوژی تۆرە خۆیان بکەنەوە عادی الرحمن هەراتیا نازام لە چییە يعني الرحمن بابد كاكا قابل كشتو سلامة شحاتة مالي قديوي تونا طالب كاتو بابا بلاش تتا هستا خمسة رحمن كوا رحمن براي مني كشتوا عمو كشتت عمو بلايتو كشت توشي عطو عمو دداسة عمو كشتم كاك لقمة أمر كشتم دلاكا ولا هاي كاك محيدي أم كشتم توشي كاكا أمر كشتم أمر دلاكا والشريفة سلامي كشتيني عمو كشتتم عمو دناسياتو توشي كاكا دادا دي شو صلحي دكي كاكا غلطك بكرتم وش الرحمن قلت كوتين دفريدي گوتنی نافرێنم برادەرە بە ڕێزەکانم کاک سامان زۆر سپاست دەکەم ئەوە نواندنێک بوو بە دوان کردمان لە بۆی وانەکی جوان پێشکەش بە کوڕەکەم بکەم حو محو شريف دليل قاع الشعب دادشتينا بس رحيت بشادكين رحمة تيناكم با تێت گەینم بلي ئەو کوڕم یەک دوو برادێک زۆر خراپی هەبوو ئەموو داچی زۆر لەوەی دەترسان بەلا ڕێدابی بە ڕۆژە تووشی بەلایەکی بکەن نەم نەزانی کوو بڕوای پێبینم واز لەو برادرانی بینی چکەوە بەردەوام لێ بۆ برادەرەکانی من زۆر باشن ئەمنیان خۆش دێ هەموو کات ئامادەنە خۆیان لە بۆم بەختکەن کەچی تاقیم کردەوە کەسیان وا دەرنەچوون هەمویان وازیان لێهینە يعني چت پێ گۆت بووچە چ بۆی گۆت بۆ تۆ تێما بگەینە سەلامەت بی گۆت بڕۆ بە برادەرەکانت بڵێ ها پێم بە سیارە پێم لە منداڵە چینایە کوشتیتم ئەو جا لوقما کە چوو پیانی گۆت و هەرێکە لەلایەکی ڕای کردبوو
کەس فریای نەکەتوو ئەوەش برادەرەکانت وەچ کوڕەپلکەکانی زۆر بێغیرەت بینە یعنی ئەوەی کە کرا هەمی سیناریۆ بوو هەموو سیناریۆ ئەلحەمدوللا یعنی فیلمت بۆ مەدەرینا هاتین ئەمە دۆمینەمان دەکرد چەند بوو 255 بە چەند لەما شتێکدا 250 بە 50 ئەو جب ئەوتەمادەم نیە مۆزعەکەمان گەلمان لەبیر ناچی ئەوەرەکە لەکەدا هەڵکە وەختی هەم دێنیە سەلامەتی هاتینە ناوماڵم دەفەرم باچی لە ژۆرە دانیشی السيناريست الكبير رحمة قنبلة وەرە تێپەڕە یا بۆ بەخێر بێت